طبعا عزيزاني خوم ئافرەت زۆر حساسە و زۆر بەهەستە. کاتێک ئافرەت سەیری شتێکەکە لە بچووکترینەوەش سەیری ئەکا تا گەورەترین، جوان و ناشرین لێکەکاتەوە و زۆر بەهەستە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی خێزانەکانی ڕائەگرت. ئەوە جۆرێکە لە فەن و ئەتەکیە دەبێت پیا و فێری بێت و لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری بن. کاتێک کە سفرەیان دائەخست بە تایبەت خاتو عایشە زۆر ئافرەتێکی بزیێ و لێزان و ئافرەتێکی زیتەڵ بووە. ئەفەرمی کاتێ ئاوم ئەخواردەوە كنت أشرب ثم أناوله النبي صلى الله عليه وسلم إن جاء أمدايا دس بيغمري خواه صلى الله عليه وسلم بلام لو كاتايا وأنا حائض من لسوري ما قانا مابو باشا أمدا بي أمو بزانم أو لو پرداخي منا آو أخواتوا أي فنو بيغمري خواه صلى الله عليه وسلم فيضع فاه على موضع فيه دم منابو كوي پرداخكوا سيرم أكر دمي أنايا أو شويني كوا من آوم بي خواردوا يسقانك گۆشتم پێوە نایەشت یەک تۆزێک گۆشتم پێوە هێشت ثم أناوله النبي صلى الله عليه وسلم أمدا بي أما فرمو أو يسقانا أو گۆشتەی من بخۆ أي فرمو فيضع فاه على موضع فيه قەپم لەکوێی ئەو گۆشتە گرتووە لەکوێی ئەو یسقانە گرتووە ئەوش قەپی لەوێ گرت ئەو پێی ئەوترێ پیاوەتی پێی ئەوترێ جۆرێ لە خۆشەویستی بگرە منتەهای عیشق و محەبەت بەتایبەت ئافرەت کە ئەکەوێتە سوڕی مانگانەوە هەستێکی لا دروستە بێ ئەڵێ بزانم پیاوەکەم لێم دوورەکەوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بە ئەتەکێتێکی جوان نزیک ئەبووە لە خێزانەکەی خۆی لەو دەولکەی خێزانەکەی تایە خوارد ئەمیش ئاوێ خوارد بگیرە دەمی ئەنا بەکوێوە ئەمیش دەمی ئەنا بە ئەوێەوە. ئەمە پێی ئەوترێ چی؟ ئەمە پێی ئەوترێ عیشق، پێی ئەوترێ ڕاگرتنی خێزانێک بە ئەو پەڕی جوانی. عەزیزانی خۆم نەک ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە سیواکی خێزانەکەی سیواکیە کرد. یا ئەڵڵا، یعنی من ئیمڕۆژ ئەو دوعایم کرد وتم خوایە نەمکوژی هەتا خاڵی ئەبمەوە لە هەموو شتێک. ئەو کاتێک کە شۆڕمەکەنەوە ناو قەبر ها چۆن پەرداخی هیچی تیا نامێنێت بە کەڵک هیچ نایە ئاوا بچمە ناو گۆڕەوە ئەوەی لە ناخمایە بیگەێنم ئەوەی لە ناخمایە بەو خەڵکەی بڵێم. یەکێک لەو شتانەی کەوا سەرنجی ڕاکێشام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی زۆر نزیک بووە لە خێزانەکانیەوە. عائشە ئەفەرمێ إن من نعم الله علي أن رسول الله صلى الله عليه وسلم توفي في بيتي. هيك لو نعمة گەورانەی کە بەسەرمەوەیەوە بە منەتی ئەزانم بەڕاستی ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵی منا وفاتی کرد وفي يومي لسري منا بوو وأن الله جمع بين ريقي وريقه عند موتي. وخواي پروردگار أو فضلي پێ بەخشیتم لیکی من تێکەڵاوی لیکی رسول الله بوو لە کاتی مردنیە. ئەفەرمێ شانی دادا بۆ سەر کۆشم لەسەر کۆشما بوو لە باوشما بوو وەزعی زۆر خراپ بوو نەخۆشی سەرەمەرگی. فەرمی عەبدوڕەحمانی برام هاتە ژوورەوە سیواکێکی بەدەسەوە بوو. رسول الله ئاوا سەیری عەبدوڕەحمانیە کرد زانیتم حەزی لە سیواکە. وتم حەزت لە سیواکە؟ طبعا لە زمان کەوتبوو بەسەری ئاماژەی کرد فەرمی بەڵێ. فەرمی سیواکەکەم لە عەبدوڕەحمانی برام سەنی و دامە دەست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بردی بۆ دەمی سەری سیواکەکە زۆر ڕەق بوو فشق عليه أن يتسوك زۆر گران بوو لەسەر ئەوەی بتوانێ دەمی بە جوانی پاکاتەوە بۆ سیواکە. فەرمی پێم وت حەزەکەی بۆ نەرمکەمەوە؟ وتی بەڵێ. فەرمی ئاوا لە دەستی پێغەمبەری خوام لە دەستیم سەن و ئاوا کردم بە دەمەوە بەدانم بە زمانم بۆم تەڕ کرد. پاشان دام پێی ئەفەرمی والله بە تەمەنی خۆم نەمبینیوە ئەوەندە جوان سیوا بکا وەک ئەو کاتی کە ئەو کاتە سیواکەکەم دایە دەسێەوە. ئەنجا فەرمووی آخر وشەی وتی لا إله إلا الله إن للموت لسكرات. شایدی ئەدەم گەواهی ئەدەم کە هیچ پەرستراویەک بە حەق نییە جگە لە ئەڵڵا نەبێت بەڕاستی مردن بە ئازارە. ئەفەرمێ ثم مات وفاتی کرد. ئەفەرمێ یەکێک لەو نیعمەتانەی خوا بەسەر منەوە کردی قبضه الله بين سحري ونحري
رسول الله گیانی دەرچوو لە باوش خۆما لە کۆش خۆمە سنگی بەسەر سەری بەسەر سنگمەوە بۆ کاتی وەفاتی کرد سەیری کەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم آخر لە حەزاتەکانیشی ژیانی خێزانی بەجێ ناهێڵێت